لارجێک بینەربانە سپاوتانە بێ بینەرانی عزیزی شارپرس ئێمە ئێستا لە بازاڕی دراوی شاری سلێمانین. دیارە لە هەفتەی ڕابردووە تاوەکو ئێستا لیرەی تورکی ئاستێکی بەرچاو پێوانەیی لە دابەزیندا تۆمار کردووە لەسەر هۆکارەکانی پشتی دابەزینی لیرەی تورکی و لە دزدانی بەهاکەی هاوکات دابەزینی بەهای تمەنی ئێرانیش لە ڕابردووە تاوەکو ئێستا گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز کاک جەبار گۆران و تەبێژی بازاڕی دراو لە شاری سلێمانی. کاک جەبار سلااو لەوێم کاتت باش. دابەزینی بەهای لیرەی تورکی لە ئێستادا بەتایبەتی لەم هەفتەی ڕابردوو تاوەکو ئێستا هۆکارەکەی چی بوو لە ئێستادا لیرەی تورکی دەخێک بەچەند؟ سەرەتا بەخێر بێن. طبعا دابەزینی هۆکاری لیرەی تورکی لە بەرامبەر دۆلاری ئەمریکا ئەتوانین بڵین دوو فاکتەریان دوو هۆکاری هۆکارێکی ذاتی و هۆکارێکی مۆزوعی. هۆکارە ذاتیەکان پەیوەندی بە دۆخی اقتصادی و سیاسی تورکیا هەیە کە لە ئێستادا ینی تورکیا لە ڕووی اقتصادی و پاشەکشێکی یەکجار بەرچاوی کردووە، ئەویش بەهۆی لێکەوتە و دەرهاویشتەکانی کۆرۆنا ڤایرۆس خۆتان دەزانن کە تەسیراتێکی سلبی لەسەر اقتصادی عالەمی دروست کرد و تورکیا یەکێک لە وڵاتانی کە بێبەش نابێت لەو ینی کاریگەریانەی بڵین کۆرۆنا ڤایرۆس کە تورکیا یەکێک لە وڵاتانەی بە نیسبەی لە 60 بۆ 65 پشت بە داهاتی گەشتیاری ئەبەسێت. دیارە لە ساڵی ڕابردوو تر تا ئەم ساڵیش بەڕاستی بە نیسبەیەکی یەکجار بەرچاو کەرتی گەشتیاری پاشەکشەی کردو. ئەمەش خۆی بۆ خۆی تاثیرات لەسەر GDP ئەو وڵاتە دروست دەکات کە پێوترێ گرۆس دۆمستیک پرۆداکت واتە بڵین کۆی بەرهەمی خۆماڵی. دیارەکە کۆی بەرهەمی خۆماڵی هەر وڵاتێکە پاشەکشەی کرد تاثیرات لەسەر اقتصادی دروست دەکات کە اقتصادیشی پاشەکشەی کرد بە زۆرێک لە زۆرەکان تاثیرات لەسەر دابەزینی بەهای دراوکە ئەکانی هۆکارە سەرەکیەکە ئەمە کە تاثیراتێکی سلبی لەسەر بەهای دراوی تورکیە دروست کرد. یەکێکتر لە هۆکارەکانیش بەڕاستی ئەو خەرجە زەبەلاحانەی کە لا کارتی سەربازیە تورکیا ئەنی خەرجی کردووە کە لە ئێستادا کەوتۆتە ژێرباری خەرجێکی زۆرەوە کە مەزنداکرێن نزیکەی تا 600 میلیارد دلار تورکیا ینی قەرزار بێ. بەڕاستی ئەمەش وای کرۆ کە دراوی بیانی لە بانکی مرکزی تورکیا کەم بێتەوە دەکەن ناتوانێت سەپۆرت و پاڵپشتی بەهای دراوەکەی بکات. ئەمەش وای کرۆ کە بەگابێکی یەکجار گەورە لەم یەک دوو هەفتەی ڕابردووە لیرەی تورکی ڕوبەڕووی هاڕەیەکی گەورە بێتەوە. هۆکارە مۆزوعەکانیش پەیوەندی بە دۆخی سیاسی تورکیاوە هەیە ئیتر لێرە و لێوەیە بەهۆی لێدوانی بەرپرسە سیاسەکانی تورکیا هەر بۆ نمونە لە چەند هەفتەی ڕابردوودا بەهۆی لێدوانی کە ڕەجەب طەیب ئەردوغانەوە لەسەر دەرکردنی هەندێک لە باڵوێزەکانی بۆ نمونە کەنەدا و فەڕەنسا و ئەمریکا و ئەمانە ئەمەش ینی ئەم دافع سیاسیانەش بەڕاستی خۆی بە خۆی تەسیراتی لەسەر دابەزینی بەهای دراوەکان دروستەکە. دابەزینی نرخی سوودی بانقی لە وڵاتی تورکیا بڕیارەمە تا چەند کاریگەری هەبوو لەسەر لە دەستدانی بەهای لیرەی تورکیا؟ طبعا دابەزینی سوودی بانقی ڕاستەوخۆ تأثیرات لەسەر دابەزینی بەهای دراوی ئەو وڵاتەش دروستەکە کە کاتێک کە تۆ ینی سوودی بانقی دەکە پێوتری ئینترێز لە بانقا زیاد دەکات. تەمان ترێدەرەکان یان مستەسمیرەکان ئەوانەی کە بڵین دراوی ئەو وڵاتاندا بەدەست ئەچین لە بانقەکانە دانێن تەمان ئەگەر بڵین سوودەکەی بەرز بکرێتەوە ئەو کاتە خستنە ڕووی دراوی ئەو وڵاتە لە بازاڕەکانە کەمە بێتەوە بە زۆرێک لە زۆرەکان خۆی شڕایی لەسەر زیاد و بەرزە بێتەوە. بەڵام دابەزینی بەهای لیرەی تورکی یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە بەڕاستی دابەزینی سوودی بانقی مەژواکە خستنە ڕووی لیرەی تورکی لە بازاڕەکانە بە قەبارێکی گەورە لە بازاڕەکانە ئەمە تەسیراتێکی ینی سلبی لەسەر دابەزینەکەی دروستەکە. هەرچەند لە ماوەی پێشوە کە بڕیاروا بوو سوودی بانقی زیاد بکرێت بۆی بڵێن گۆڕینی سەرۆکی بانقی ناوەندی تورکیا، بەڵام دیارە ئەو بڕیارە نەچووە بۆ جیابەجێکردنەوە. ئەمەش دەتوانین بڵین هۆکارێک بوو کە وای کرد ینی تا ئاستێک لیرەی تورکی با بڵێن بە قەبارەیەکی زیاتر یان با بڵێن بە ئاراسەیەکی زیاتر ڕوبەڕووی پاشەکشە بێتەوە. ئەگە بکرێت بەڕێژە پێمان بڵێ لە مەبەوی ئەو بەراوردەکە کراوە لە ساڵی 2010ەوە تاوەکو ساڵی 2021 باز لەوە دەکرێت کە لیرەی تورکی بەڕێژەیەکی بەرچاو بەهاکە لە دەستداوە. بەڕێژە ئەگەر وڵاتانە بەڕێژە پێمان بڵێ ئەو ڕێژەیە چەندە؟ هەر لە ساڵی 2010 تا ئێستا دابەزینی بەهای لیرەی تورکی لە بەرامبەر دۆلاری ئەمریکا بە نیسبەی لە 120 بۆ لە 130 دابەزیوە. لە 2010 پێش دەرکەوتنی کۆرۆنا ڤایرۆس ئەو کاتە 100 دلاری ئەمریکی لە بەرامبەر 380 لیرە تا 400 لیرە مامەڵی پێکرا، بەڵام ئێستا 100 دلار لە بەرامبەر 1121 لیرە، ینی دوێنێ هەر لەگەڵ داخستنی بۆرسەکانە 100 دلار لە بەرامبەر 1121 لیرە مامەڵی پێکرا. ئەتوانی بڵێن ئەگەم نیسبەی وەرگری بە نزیکەی لە 130 تا ئێستا لیرەی تورکی لە بەرامبەر دۆلارە بەهاکەی خۆی لە دەستداوە. تایبەت بە دۆخی تمەنی ئێرانی لە ئێستادا ئاستی تمەن چۆنە و دابەزینی تمەن بەرز و نزمی تمەن لە ئێستادا بەرامبەر بە دۆلاری ئەمریکی و بە دیناری عێراقی؟ بەڵێ دیارە تمەنیش هەر بە هەمان شێوەی لیرەی تورکی ڕوبەڕووی دابەزینێکی یەکجار بەرچاو بۆتەوە، بەڵام بە بەراورد لەگەڵ ڕۆژی پێنجشەممەی ڕابردووە تا ئاسێک تەسیحێکی کردووە
تقریبا بە نیسبەتێک لە بەرامبەر دۆلاری ئەمریکا بەرز بۆ ڕۆژ پێنجشەمە بۆ 100 دلاری ئەمریکی لە بەرامبەر يعني هنا لە بەرامبەر 1 دلاری ئەمریکا بە 27 و تقریبا 500 مامەڵی پێوەکرێ ئێستا لە بازاڕەکانە بە 27 و 200 تا 250 مامەڵی پێوەکرێ ئەمان پەیوەندی بەخواست و خستنەڕووی بازاڕەکانەوە بەڵام ئەو ژەر بە هەمان شێوە ئەو فاکتەر و ئەو هۆکارانەی کە باسمان کرد سەبارەت بە دابەزینی لیرەی تورکی ئەمە بە هەمان شێوە بۆ ئێرانیش ڕاستە بەڵام ئێران ئێستا لەژێر ینی گوشارێکی ینی اقتصادی زۆر قورسایە بەڕاستی هەرچەند لەگەڵ ساڵی ڕابردووە تا ئاسێک تۆزە شلگیریێکی بۆ کراوە تەنانەت لە ساڵی پارە هەنادەکنی نەوتی ئێران بە حتا ئاسی سفریش دابەزی بەڵام ئێستا بە زۆرێک لە جۆرەکان تا ئاسێک بڵێن ئاهینە ئاسانکاریەکی بۆ کراوە بەهۆی بڵێن 5 کۆیەک و بڵێن تا ئاسێک دانیشتنەکان لەسەر پرسی ینی نەوەوی ئێران تا ئاسێک کاراسانی بۆ کراوە بەڵام ئەمە زیاتر پەیوەندی بۆیەکە لە ئێرانە ئێستا نیسبەی بێکاری ینی بەرز بۆتەوە بۆ نیسبەی لە سەدا 36 تا 37 اینجا ئەمەش خۆی بۆ خۆی تەسیرات بە هەمان شێوە لەسەر GDP ئێران ینی دروستەکات کە دیارە تەسیری لەسەر GDP ئێران دروست کرد ینی اقتصادی وڵاتەکەش ینی ڕوبەڕووی پاشاکشا بێتەوە کە پاشاکشەیەکی تەمان بە زۆرێک ینی تەسیرات لەسەر دابەزینی بەهای تمەنی ئێرانیش دروستەکات و یەکێک تریش لە هۆکارەکان ئەوەیە کە ئێمە 3 بۆرسە هەیە کە لە ئێستا 3 بۆرسەی گەورە هەیە کە مامەڵەی تمەنی تیاکرێک لەوانە بۆرسەی هەڕات کە لە کابولی ئەفغانستانە دوبەی و کوردستان و بەنسبەتێکیش لە تورکیا بەڵام ئەوەی کە زۆر مامەڵە بەتمەنەوە تیاکرێ بۆرسەی هەڕاتە ئەمانەش کۆمەڵێ ئەنی ترێدەری زۆر گەورەی تایە کە بە حەقیقەت زۆر جار تەلاعوب بە نرخی تمەنەوەکان ئەمانەش دەتوانین بڵێن منەوە ئەمە یاریکردنیەکەی تر ڕۆژانە بەگاپێکی زۆر بڵێن بەرزونزمە کاتمن بەڕاستی کاجوار هاوکاتۆک و شارەزایەکی ئابووری دەمەوێت ئابووریانە پێم بڵێیت پێشبینیەکانی تۆ بۆ لیرەی تورکی بۆ ئایندە و وەتمەنی ئێرانی چی؟ بەڵێ وڵاهی من وەکو پێشبینی خۆم تەمەنەگە تۆ بتێ شرۆڤەی بۆ بکەی ینی مەرجە 100% بیپێکی بەڵام من پێم وایە ئەشێت منیش و لیرەش ڕوبەڕووی دابەزینی زیاتر بێتەوە لەبەر یەک هۆکاری مەوزوعی ئەوژەوەی کە لە ئێستادا دوای ئیمزاکردنی 1.20 تریلیۆن دلاری ئەمریکا لەلایەن فیدراڵیگە ڕزێرفی ئەمریکا و لەلایەن جو بایدنەوە ئەمەژواکە کە کەرتی وەبەرهێنانی ناوخۆی و ئابووری ئەمریکا زیاتر گەشاکە کە هەر کاتێکیش ئابووری ئەمریکا زیاتر ڕووی لە گەشە کرد بەهای پارەکەشی بەرزە بێتەوە هەر وەکو بینیمان ئێستا دۆلاری ئەمریکی لە بەرامبەر هەچی دراوە جیهانەکانە بەرزبوونێکی یەکجار بەرچاوی بەخۆی بینیوە یۆروی ئەوروپی پاوانی بەریتانی دراوە ئاسیاویەکان یەنی یابانی یۆنی سینی ئەمانە بە بەردەوامی هەر هەمان لە بەرامبەر دۆلاری ئەمریکا ڕوبەڕووی پاشەکشە بوونەتەوە بە هەمان شێوە دراوی وڵاتان ئیقلیمی و ناوچەویش بەڕاستی بەدەر نابن لەو دابەزینە چونکە ئەگەر وەکو دەنگێک شێ جێرۆم پاول کە بڵێن سەرۆکی بانکی فیدرالی ئەمریکا باسی لەوە کرد کە ئەشێ لە ساڵی داهاتوودا نیسبەی ئینترست لە بانکی فیدرالی ئەمریکا زیاد بکرێت کە زیادکرایتەوە دۆلارانی کە لە بازاڕەکانی جیهان و لە بۆرسەکانی جیهانان ئەکرێتەوە بانکانی بەرەوبانکان ئەکشێنرێتەوە ئەگەر تەمان ئەم دۆلارانە کەم بۆ لە بازاڕەکانیشا بەگاپێکی تر دۆلار لە بەرامبەر هەموو دراوەکانی ترا بەرزە بێتەوە بۆی ئەگەر ئێمە لەم ڕۆوە سەیری بکەین ئەگەر نیسبەی ئینترست لە ساڵی داهاتوە زیاتر بکرێت لە بانکی فیدرالی ئەمریکا و 1.20 تریلیۆن دلاری ئەمریکا بۆ پەرەپێدانی کەرتی ناوخۆی ئابووری ئەمریکا ئەمەش خۆی بەخۆی تاثیراتێکی گەورە لەسەر اقتصادی ئەمریکا دروستەکە و بەهای دۆلاری ئەمریکی لە بەرامبەر هەموو دراوەکانە بەرزە بێتەوە کە تەمان لیرەی تورکی و تمەنی ئێرانیش بەڕاستی بێبەش نابن لەو دابەزینە لە بەرامبەر دۆلاری ئەمریکی بۆ ئەگەر تۆ لەم ڕۆوە سەریکەی من پێشبینیەکەم ئەشێت تمەنی ئێرانی و لیرەی تورکی دابەزێ بەڵام بایم یەکشمان لەبیر نەچێ ئێمە لە بۆرسەکان شتێکمانەیە پێوتێ لیفت و ڕایت و هێت باشە هەر دراوێک هەر کانزەیەک هەر مێتاڵێک کە بە ئاراستێکی زۆر خێرا دابەزێ یان بەرزە بێت و دوایەوە تەصحیحێک ئەکات دوای خوازە سەری دروستە بێت تا ئاسێک بەرزە بێتەوە بۆی ئەشێ لەم چەند ڕۆژەیە تا ئاسێک تمەنی ئێرانی لەگەڵ لیرەی تورکی تا ئاسێک تەصحیحێک بکات بەرز بێتەوە بەڵام لە لۆنگ تێرما من پێم وایە زیاتر دابەزن لە بەرامبەر دۆلاری ئەمریکی خێر بەسەر بەڵە بەڕزانەوەی کە گوێویستی بوون و تاکانی جەبار گۆران و تەبێژی بازاڕی دراو لە شاری سلێمانی بوو کە تایبەت بە دابەزینی بەهای لیرەی تورکی و تمەنی ئێرانی پەیامی خۆی گەیاند دیارە بەپێی وتی بەشێک لە چاودێران بابەتی ئەتۆمی وڵاتی ئێران و هاوکات بڕیار و دەسەڵاتە تۆتالیتاریەکەی ئەردۆگان لە ماوەی ڕابردوودا بوونەتە هۆکاری داوازینی نرخی دراوە ئەمەش بۆتە بارگرانی بۆ سەرشانی هاوڵاتیان و دانیشتوانی ئەو وڵاتە ئەو هەردوو وڵات ئەخۆ تورکیاش و ئێرانیش کە لە ماوەی ڕابردوودا بەهۆی کۆمەڵک قەیرانی ئابووریەوە هاوڵاتیان و دانیشتوانیان لەژێر کۆمەڵک قەیران و کێشە و گرفتە ژیانیان گوزەراند و لێستادا لە وڵاتی تورکیا سەرۆکی دوو لە پارتەکانی ئەو وڵاتە داوا دەکەن کە
هەڵبژاردننی پێشوەختە لە وڵاتی تورکیا بەڕێوە بچێت کە بڕیارە خۆی لە ساڵی 2023 هەڵبژاردن لە وڵاتە بەڕێوە بچێت لە ئێستادا داوا دەکرێت کە هەڵبژاردننی پێشوەختە لە وڵاتی تورکیا بەڕێوە بچێت بۆ دەربازبوونی وڵاتی تورکیا لەم دۆخەی ئێستا.